ئەگەرچی خوێندنی ئەلکترۆنی وەک بەدیلی خوێندنی ناوپۆل بۆ خوێندنی ئەمساڵ چووە بواری جێبەجێکردنەوە، بەڵام ئەم خوێندنە سەرکەوتنی تەواوی بەدەست نەهێناوە. مامۆستایان گلەییان لە پرۆسەکە هەیە. زۆر تەڵەبە هەیە، من ئێستا منداڵی خۆم بڵێم ئەستە پێش ئایپادەکەیدا ئەنیشی طبعا مامۆستایەکە وەک بلێ کو تەماشای ڤیدیۆیش تەلەڤیزۆنی بکە یان ڤیدیۆیەکی احتیاجی تەماشا بکە خەوی لە پێش دێ. یعنی ئەو تێکەڵاویە ئەو پەیوەندی کۆمەڵایەتێ نەمایە لە نێوان قوتابی و مامۆستا، یعنی ئەوە هەموو ئەبیتا کێشە لە بەردەم لەمپەر لە بەردەم خوێندنەکەی. لە زۆر وڵات تەماشا بکەن خوێندن شکستی خواردووەش، خوێندن تووشی شکستی گەورە بووە. لە وڵاتی مەشت کە اعتمادی کولی لەسەر ئۆنلاینە و تەماشا بکەین لایچکە مەسەڵەن خوێندنی ئەلکترۆنیە و تەلەڤیزۆنی پەروەردەیش هەیە، بەڕاستی ئەوانەش ڕۆڵی خۆیان دیتووە. بەڵام وەکو ئەوەی نییە کە قوتابی لە پۆلدا بێ کە بەیانیان کاتژمێر 8 سیتن بچێتە قوتابخانە و تەماشا بکەین لەوە هەندێک خێزان گرفتی دروست کردووە لەبەرباری ئابووری، لە هەندە ناوچە تەماشا بکەین گرفتی پەیوەندیەکانە، تەماشا بکەین شەبەکە زۆر باش نییە، ناتوانن ڤیدیۆیەکان ئەسڵان بکەنەوە. مامۆستایان پێیان وایە پرۆسەکە سەرکەوتوو نەبووە و دەشڵێن خوێندنەکە ئۆنلاین بوایە باشتر بوو لە ئەلکترۆنی. بەشێکی تریش پێیان وایە لێکترازان لە نێوان قوتابی و مامۆستا دروست دەبێ و ناتوانرێ قوتابیان پەروەردە بکرێن، بۆیە پێویستە ناوەندەکانی خوێندن بکرێنەوە. ئەم خوێندنە بە شێوازیشتر ئەگوازێتە بۆ بەکارهێنانی بەرنامەی جیاواز، بۆ نمونە بەکارهێنانی یاریەکان یاری ئەکەن. هەروها خاڵێکی تر با بڵێن لەسەر کێشەکان نەبوونی ژووری قوتابی، زۆر خێزان هەیە ناتوانێت ژووری تایبەت بە قوتابی دروست بکات، هەروها نەبوونی توانای دارایی، ئەمانە کێشەن لە بەردەم ئەم خوێندنە. ئومێ دەکەین بیرێک لەوە بکرێتەوە کە پرۆسەی بە ئەلکترۆنیکردن وێڕای ئەوەی کە گرنگی پێدرێ، بەڵام ناوەندەکانی خوێندن فەرامۆش نەکرێن، چونکە لە داهاتوودا ئەگەر پرۆسەی بەم شێوەیە بەردەوام بێ ئەوە لێکترازانێکی حەقیقی ڕوئەدا لە نێوان مامۆستا و قوتابیان. لە ئێستادا ئامارەکانی توشبوون بە کۆڕۆنا بەرەو نزمبوونەوە دەچن. بەو هۆیشەوە یەکێتی مامۆستایانی کوردستان داوا دەکات بارودۆخی مامۆستایان باش بکرێت و پرۆسەی خوێندن لە ناوەندەکانی خوێندن بە پێی ڕێنماییە تەندروستیەکان دەست پێ بکاتەوە. ئێمە هیوادارین ئامارەکان لە بەرەو خوار دەڕا، ئاماری توشبووەکان ڕەهەندێکی تەندروستی هەیە ئەم بریارە، بەڵام هیوادارین خوێندن لە ناوەندەکانی قوتابخانەکان دەست پێ بکاتەوە، بەڵام بەمەرجێ با بڵێن موچەی مامۆستایان و ژیانی دارایی مامۆستایان بەڕەچاو بکرێت و بارودۆخی دارایی باش بێتەوە، لەبەرەوە مامۆستا بتوانێت بە معنویاتێکی بەرزەوە بەشداری ئەو پرۆسە بکات. کۆی گشتی ئەو مامۆستا و قوتابیانەی لە ماوەی ڕابردوودا تووشی کۆڕۆنا بوون بریتی بووە لە 8,000 کەس. لەو ژمارەیەش قوتابیەک و 12 مامۆستا گیانیان لەدەستداوە. ئاماری سەرجەم مامۆستایانی گیان لەدەستدا و بە کۆڕۆنا لە زانکۆکان و ئەوانەی خانەنشین کراون و مامۆستایانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بریتیە لە 60 مامۆستا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.